وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی چاکسازیەکانیدا دەستی کردووە بە بچووکردنەوەی هەیکەلەتی وەزارەتەکەی و تا ئیسەش بۆ ئەوە 173 بەڕێوەبەرایەتی کەم کردووەتەوە و تێکەڵ بە بەڕێوەبەرایەتی تری کردووە. وەزیری خوێندنی باڵاش دەڵێت بەو چاکسازیانە توانیومانە بەدەیان ملیار دینار بۆ خەزێنی وڵات بگەڕێنینەوە. ئەوەش دەڵێت چاکسازیەکانی ئێمە بەردەوام دەبێت و سەرجەم سێکتەرەکانی تری وەزارەتی خوێندنی باڵا دەگرێتەوە. ئێمە لەم ماوە کورتەدا توانیمان زیاتر لە 173 بەڕێوەبەرایەتی لە وەزارەتی خوێندنی باڵا کەم کەینەوە، چی بە هەڵۆشاندنیان یا چی بە دەمەچکردنیان لەگەڵ ئەمە ئەتوان بڵێم دەیان میلیۆن ئەگەر ملیارها دیارمان بۆ گەڕاوەتەوە. هەروەها ئێمە ئێستا بیر لەوەش ئەکەینەوە لە زانکۆکاندا نەک تەنها ڕووی کارگێڕیەوە، ینی ئێمە ئەتوانین چی بەڕێوەبەرایەتی کەم کەینەوە یا دەمجی بکەین. سەرۆکی زانکۆی سەلاحەدین دەڵێت چاکسازیەکانی ئێمەش لە نێو کۆلیژەکان دەستی پێکردووە و ئەگەری هەیە لە ماوەی داهاتوودا ئەو بەشانەی هەست دەکەین کە زیادە یاخود کێشەیان هەیە دابخرێن کە لە ماوەی ڕابردوودا بۆ هۆیەوە بەشێکمان لە کۆلیژی ئەدەبیات داخستووە. ئەوەش دەڵێت هەر لە چوارچێوەی چاکسازیەکان و پرۆسەی دڵنیایی جۆری هەیکەلەتی زانکۆی سەلاحەدین کەم دەکەینەوە بۆی لەو ڕێگایەوە هاوکاری حکومەت بکەین لە ڕوبەڕوونەوەی قەیرانی دارایی. ئێمە لە زانکۆی سەلاحەدین چەندین کۆبوونەوەمان ئەنجامدا دوا بەدوای ئەوە سەبارەت بە پێکهاتەی زانکۆی سەلاحەدین وەکو بەڕێوەبەرایەتیکردن خۆبەکان ئەوەی هۆبانەی کە هەبووە پێشتر هەمومان ئێلغا کردووە و لە بەڕێوەبەرایەتەکان زۆرمان تێکەڵاو کردیتەوە بۆ ئەوەی بتوانین یعنی لەو قەیرانە داراییە بە شێوەیەک بێکەوە ئەرچی زۆر لەسەر حکوومەت نەبێ و ئەو ئەوانی کە ئەنجاممان داوە لەسەر ئاستی سەرۆکایەتی زانکۆ هەمووی جێبەجێ کراوە و لەسەر ئاستی ئیداری بابڕێ. حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا پرۆسەیەکی چاکسازی ڕاگەیان لە دەستگا و دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا بەوەش داوای لەسەرجەم وەزارەتەکان کرد کە هەیکەلەتی وەزارەتەکەیان کەم بکەنەوە و ئەگەر پێویستش بکات چەند وەزارەتێک یەک بخرێن بە ئامانجی کەمکردنەوەی خەرجەکان و زیادکردنی داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.